ئاوا بڕۆی بیگری لە جامعە مستیلەیەکی بۆ بکەیتەوە چۆکدانی لەسەر ئەژنە و لە بەردەمی هیچ دەست بگرێ بە دەم و چاوی خەڵکیش کۆ بێتەوە دەیاثە بکات لە چواردەوریان فیکە لێ ئەو تەسویر کا و چەپڵەم لێ شتی وامان نییە لە ئیسلام ئەمە هی گاور و جوولەکەیە ئەوە دینی ئەوانە و ئەوە ئەخلاقی ئەوانە و هی کافر و مشریکە مسلمان و ئەخلاقی نییە ئەوە دینی نییە الله جل جلاله بۆی دیاری کردوین بگرە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم ئەو ئافرەتەی خۆی بەشوو ئەدا بەدایان پیس ناویبردو باسی چیمان بۆکە هێنانی ئافرەت تۆ چۆنی هێنی فەنکیحوهن بإذن أهلهن بۆت نییە لە خۆی داواکە ئەبێ لە کەس و کاری داواکە ئەگەر ئازادە ئەچیت لە وەلی ئەمرەکانی داوایەکە ئەگەر کۆیلەش ئەچی لە خاوەنەکەی داوایەکە یعنی تەنانەت ئافرەتی کۆیلەش لە ئیسلامە بۆت نییە لە خۆی داواکە ئاوا بڕۆی بیگری لە جامعە مستیلەیەکی بۆ بکەیتەوە چۆکدانی لەسەر ئەژنە و لە بەردەمی هیچ دەست بگرێ بە دەم و چاوی خەڵکیش کۆ بێتەوە دەیاثە بکات لە چواردەوریان فیکە لێ ئەو تەسویر کا و چەپڵەم لێ شتی وامان نییە لە ئیسلام ئەمە هی گاور و جوولەکەیە ئەوە دینی ئەوانە و ئەوە ئەخلاقی ئەوانە و هی کافر و مشریکە مسلمانە و ئەخلاقی نییە ئەوە دینی نییە الله جل جلاله بۆی دیاری کردوین کە فەرمێ فەنکیحوهن بإذن أهلهن باشە بگرە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم ئەو ئافرەتەی خۆی بەشوو ئەدا بەدایان پیس ناویبردو فەرمێ هیچ ئافرەتێ بۆی نییە خۆی بەشوو بدە لا تزوج المرأة نفسها ولا المرأة المرأة فإن الزانية تفعل ذلك هیچ ئافرەتێ بۆی نییە خۆی بەشوو بدە و بۆی نییە ئافرەتێکی تریش بەشوو بدە ئەوە زیناکارەکانن واکەن خۆیان بەشوو ئەدەن لە کافتریا و لە گازینۆ و لە چات و لە شەوچاتە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە لە سەرجادە و ڕێگا و بانەکان لە ناو زانکۆکان و پەیمانگاکان و قوتابخانەکان خۆیان بەشوەدەن و یا ئافرەتێکی تر بەشویانەدا وەرە کوڕێکی ڕەفیقی کەپڵەکەی من حەزی لە تۆیە وەرە لەگەڵیا بە ئەمە بەشیدا ئەمە ئافرەتەی تر ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم هەموویانی بەدایان پیس ناوبردووە باشە بە نەستی فەرمودەکەوە فەرمێ ئافرەت بۆی نییە خۆی بەشوو بدە و بۆی نییە ئافرەتێکی تریش بەشوو بدە ئەوە زیناکارەکان خۆیان بەشوەدەن یاخود ئافرەتێکی تر بەشوەدەن بۆیە فەرمێ چی أيما نكاح من غير ولي أمر وشاهدي عدل فباطل باطل باطل هر نكاحك دو شاهدي عدل تيانا بي ولي أمريكي تيانا بي مسلمان هي أفرتك بطالة 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 أو با معلوم بي للاي هرحمي بويا مرانسي لدوايا بولي أمرك علي أو يترتوا هي زنا وقريتوا أو زیناکاری کە خۆتە بەشوداوە یاخود ئافرەتێکی ترە بەشوداوە و فەرمودەکە فەرمی وەفەرمێ فەنکیحوهن بإذن أهلهن